بسم الله والحمد لله والصلاة والسلام على من لا نبي بعده. طبعا خوێنکاری عزیز لێرەدا چەند زانیاریەکت پێ بەخشین کە زۆر بەسوود و کاریگەرە و هەموو خوێنکارێکە لە شەشی ئامادەیە پێویستی بەوەیە کە ئەم زانیارانە بزانێ. ئەم زانیاریانە هۆکاری سەرکەوتنی خوێنکارەکەی لە خوێندکارەکانە. زۆر کەسمان هەیە ڕۆژانە 10 ساعت 14 ساعت سعیەکە و دوایش نەتیجەی نابێ، هۆکاری نەبوونی نەتیجەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاگای لەم خاڵانە نییە. شێوازی سایکردنەکە دەور زۆر ئەبینێ، کاتی سایکردنەکە دەور زۆر ئەبینێ، سروشتی جسمی ئینسانەکە دەور زۆر ئەبینێ. زۆرمان شێواز و بەرنامەمان بۆ دانراوە بۆ چۆنێتی سایکردن و لەبەرکردنیوانەکان، بەڵامەکو بۆ شێوێ سوودی نەبووە، ئیسفادەشمان لێ نەکرد. هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ لاوازی ئەم خاڵانە. طبعاً پێش هەموو شتێک ئێمە لە باسکردنی جەدوەل بۆ لێرە ئەم خاڵانە پێشۆخەتە بێ بزانین. یەکەم هەموو خوێنکارێک پێویستی بە هێز و تاقی بدەن هەیە، پێویستی بە هێز و توانای جەستەی هەیە. طبعاً هێز و توانای جەستە باشترین سەرچاوەیەک بۆ هێز و توانە بە دەرەجەیەک یەکەم خوڕمایە. خوڕما مێشک تەنها و تەنها لەسەر گلوکۆز ئەژی و خوڕما تاقەیەکی زۆری ئەتوانی دایم سەد لە خوڕما لە تەنیشتەوە بێت، نێڵی دەمە بێتام بێت، هەر یەکسەر هەموو دەدەخێدەکێ خوڕما هەڵە و کێشێکی وان بۆ دروست نابێ ئینشەڵڵا. وەسەرفیشی ئەەکەید مێڵە هەرگیز بزیستێت، ئەوە میسە تەرکیز و توانە و تااقەت ئەبێت. طبعاً حەلی تریژ هەیە، مێوژمان هەیە لەگەڵ یاخوترێ ئەو خواردانە زۆر باش دەتوانانی ئەمانەش بەکاربێنی. ئەتوانی مۆز بەکاربێنی. مۆز ئەمانە شەکری تاکیانتیا یەکسەر ئەزمە بێ ئەوچە دەخێنەوەوانێ یەک لە حەزەناوە سێ و مەعیدەش هیلاک ناکە، چونکە یەکێک لە کێشەکانی لاشە ئەوەیە ئەگەر خواردنێکی زۆر خوارد مەعیدە لە سا 60 خوێن ڕاکێشێ بەڕی خۆڵەوە، ئیتر لاشە بەهێزە بێ، پشتی ئەشتمل ێشێ سەر ێشێ و بێتاقەتە بێ خەوت دەتوانێت سعید نامینە. لەبەرەوە ئەم خواردنانە دایم هەت بە نایڵێ بەسیت بێت و مەعیدەش هیلاک ناکە و خوێنێکی زۆر ڕاناکێشێ بۆ مەعیدە، خوێنەکەمی بۆ مێشکە ڕا گلوکۆزی تیا تاقەیەکی زۆر باشی تیا. و لە عینی کاتیشە مێشک وەکو خۆی پێویستی بە پرۆتینە جگە لە گلوکۆز بۆ ئەوەی بتوانێت بەخۆت بەهێز بێ بەرامبەر ئەو زەختەی کە لێکرێتەوە ماڵی مانگونیوە 50 ڕۆژایەکی زەختێکی زۆری لەسەر پێویستی بە پرۆتیناتە. باشترین خواردن بۆ ئەمە هێلکەیە. هێلکە زۆر باشە لەگەڵ ماسیە، توانین ماسی بخۆینەوە. شەرتیش نییە هەموو کاتە بێت و چارەسەرێکی ترمان هەیە کە بۆ زاکیرە زۆر مهمە، بۆ دەمارەکان بەتایبەتی زۆر گرنگە. وەکو پزیشک ئێمە ئەتوانین ڕێنمایت بکەین ئەم حەبە بەکاربێنیت، سوودی زۆر لێوەرەگری پێڵین. طبعا ئەم حەبە هەمووی ڤیتامین B6 B1 و B6 و B12 تایە، سێ ڤیتامینە، ڤیتامین B کۆمپلکسی پێڵن، زۆر بەسوودە بۆ مێشک و بۆ زاکیرە. هیچ زەرەرێکی وای نییە ئەگەر لە سنووری خۆیابی خۆیت و کێشەی نییە و بۆ ئازاری شانمل و پشتیشتان زۆر باشە. کاتی سعیە تەلەبەر زۆری ئەو کێشەی هەیە، پێ ئەڵێن نیوڕۆبین فۆرتیتانە ڤیتامین B و هەرسێ نوعەکەی تیا B1 و B6 و B12 و منەوەیەکی تیجاریە. تۆ توانی ڕۆژی حەبێکی لێ بخۆی تاک هەفتە، لە هەفتەی دووەمەوە تەنها سێ شەمان هەبێ جوان هەبێ، یعنی هەفتەی یەکەم 6 هەبی لێ خۆی، لە هەفتەی دووەمەوە بەس سێ شەمە هەبێ بخۆ لەگەڵ جەما هەبێ، ئیتر بۆ زاکیرە زۆر باشە و چالاک دەکات و فکرۆ بەهێز دەکاتەوە. طبعا دووەم شتکە زۆر گرنگە بۆ خوێندکار کە مەسەلەی کاتە. شوێن هیچ بەرنامەیە مەکەوە کە بڵێ تۆ شەشی بەیانی دەستکە بەسایی، چواری بەیانی دەستکە بەسایی، ئەبێ شوێن سروشتی جسمی خۆت بکەی. ڕاستە زانستیان ئیثبات بووە لە بەیانی زۆر ئینسان دەستکە بەسایی کاریگەری زۆرە، دوای عەسر مێشک بەهێزە بۆ مراجعەکردنەوەی، بەڵام وەکو شەرت نییە تۆ منهەجەکە تاوەکەیت و دوای عەسر مراجعەکردی کێ لەگیتەوە کاتە. ئەمجا شەرتیش نییە بۆ کەسێک ئیسفادەی هەیە ئەم کاتانە مێشکی تیا بەخۆتە کە خۆی سروشتی جسمی وابێ، زەلامی وهەیە بیکوژە ناتوانێت شەشی بەیانی دەستکە بەسایی، لەبەرەوە پێویست ناکاتەوە بە زۆر لەبەر ئەوەی کە بەیانی زوو ئیسفادەی هەیە سعی هەستی خەو لە خۆت کەیت و خۆت بێتاقەت کەیت، ئەمە چی ئیسفادەی هەیە؟ ئیسفادی بۆ تۆ نییە، لەبەری تۆ سروشتی تۆ وا هەڵ نەکەوتووە بانیان سعی کەیت. هەیە زەلام هەبووە لە نوێی بەیانی دەستی کردەوە بەسایی، بتکوشتا یەک دانەمانگی ڕەنگ سعی کردەوە پۆلی شەش نەیتوانیوە شەشی بەیانی سعی کە لە نوێی بەیانی سعی پێ کردو، هەیە بە حیاتی نەیتوانێت نیۆڕۆ سعی بکە، یعنی نیۆڕۆ هەمی خەوتووە. هەشە بەعکسەوە نیۆڕۆ تاقەیەکی زۆر باشیە بە سعی، هەیە عەسر زۆر باشە، هەیە لە دەیشەوە یەک دقە بترازێت توانای نییە سعی بکە، بۆ ببینێت تۆ وا داتناو ڕۆژەکە 11 ساعت سعی کەی، لە نوێی بەیانی تا نیۆڕۆ ئەمە 3 ساعتەکە، لە نیۆڕۆ تا عەسر 2 ساعتی تر هەیە ئەمە 5، عەسریش 2 ئەمە 7، شەویش 4 ساعتی تر هەیە ئەمە 11، ئەمە 11 ساعتەکات. بەڵام هەیە بەعکسی تۆ، هەیە لە شەشی بەیانی تا 12 نیۆڕۆ 6 ساعت سعیەکە، نیۆڕۆ هیچ ناکە، عەسر سعیەکە، ساعتە دوانی شەویش لە 2 ئیترە کوژێتەوە.
هەیە بەعکسەوە ڕۆژەکە هەر سعی ناکات تااقەتی نیە لە عەسرەوە دەست پێکە لە عەسرەوە دەست پێکە هەتاوەکو سرەی شەو 11 ساعت سعیەکە تۆ بێ سروشی جسمی خۆت بزانی چ کاتێک بە تۆ باشت کێت تۆ لەو کەسانی بە شەو تااقەتی سعید هەیە یا لەو کەسانی کە بە ڕۆژ تااقەتی سعید هەیە تایمەکە بدۆزەرەوانەوە خۆت کاتی ساحت بۆ خۆت دابنێ نیێڕوان تااقەتی سعید نییە هەرمەیکە ئەسڵەن بەیانیان تااقەت نییە زوو سعیکەی مەیکە بە شەو تااقەت هەیە بە شەو بیکە یا بە شەو تااقەتت نییە بە ڕۆژ بیکە بەیانی زۆر سەساییکە هەیە حەزەکە شەو زوو بخێ سەعات 9 بخێ بەیانی زۆر هەڵە سێسیرەکەی لە چواری بانی و دەسەکا بەسایی هەر شەو بیکوژە ناتوانێت چواری بانی هەسە بەسایی گرنگترین نقطە لە کاتە ئەوەیە تایمی خۆت بدۆزیتەوانێ شوێن هیچ پرۆگرامێ مەکەوە بڵێ تۆ لە 6 بەیانیەوە تا 8 تا 8 نان بخۆ لە 8 دەستکە بەسایی تا 12 ساعتێک ئەمانە هەمووی يعني نظامێکی عسکریە تۆ ناتوانانی پابند بی پێوی ئەسڵەن ڕۆژی وا هەیە بانی هەر لە خۆ ساعت 6 هەڵەسی تااقەتی سعی هەیە ڕۆژی واژێ لە 8 دەست پێکەی ڕۆژی وا لە 9 دەست پێکەی یعنی خۆ ئەمە سروشی جسمە تۆ ئەبێ مراعاتی جسمی خۆت بکەی مراعاتی تاقەی و توانەی خۆت بکەی نابێ احتیمام بۆ بیت هەموو ڕۆژێ عسکریە لە 6 دەست پێکەی لە 8 دەست پێکەی ئەمە هۆکاری ئەوەیە کە تەلەبە تەرکیزی نەبێ چکە کە تۆ تااقەتی سعید نەبوو بە زۆر هەموو بەیانێ 6 هەستای ئێتوانات نییە ناتوانیت تەرکیزت نابێ ئەوەی کە لەبەرەکەی هەرو دقیقە دوای بیرتەچێتوانێ زۆر لە ئەسڵان هەر بێتاقەتی شەبێ وەرزی شەبێ لە سعید کاتەکان تەنسیق خۆ بزانە تەلەبە هەبوو ئەوائل بۆستان سەویەکی هێناوە چۆن سعی کردو شەشی بانی هەستاوەتان نیۆڕۆ سعی کردو عەسری سعی کردووە شەو نەیتوانێت لە دوای دەوە یەک کەلیمە بکە هەشار تەلەبە هەبوو ئەوائل بووە لە دەی بەیانیەوە دەستی پێ کردووە بەیانی بتکوشتە 2 ساعت زیاتر سعی نەکرد نیۆڕۆژ هەر نەیەکرد عەسری سەعاتی ئەو پەڕەکەی هەموو ڕۆژەکەی تا ئەوەرە تەواو کرد 3 ساعت سعی کرد لە 7 دەستی پێکرد لە 8 شەوە هەتا 3 شەو يعني تاسي شو سعيك بروش 3 ساعات كردو شيء حو 8 ساعات اما ينزل ساعتك هذا عيني بس مكان يعني رجاني ينزل ساعات سعيب كي زور باشا بس تايم خد بدو زراني تكايا بابد ما بكاتو الا ابي او كاتو او كاتبي سيم شركه زوزو نغنغا لسعي كدنا بو يسال كتب من بيس ما تركيزه هو ما هولين تركيز ما بلام تركيز مشكله ما اويه تنها لرجاني سرتا تركيز ما هي حتى يكم درج يكم يتكتو 50 روج سعي كردنا اهل بردما اذن دراي لمالواني ناتواني ورده سرد بيتواني هرز هيني طبعا هو كاركشي بوتشي قرتواني بو امشتاني كباسه كم يكم شد لتركيزه اويا خال يكم ودوما هي زوتوانا لخوارنا دابين نكراو دوهم لكاتا كان نا وقت لكاتي سايا سيم شد لتركيزه كاما كشمان هي اويتشي بريتي لا شێوازی سعی کردن عزیزانە با هەنێشتان تیا بگەێنم لەسەر شێوازی سعی کردن یعنی گەورەترین کێشەی تەلەبە لە شێوازی سعی کردنایە ئێمە هەر زانیاریەکە لەبەری ئەەکەین خزنیەکەین لە زاکرەی کورتە خزن ئەبێت مشکی ئینسان لە زاکرەی کورت پێک هاتووە بۆ لەبەرکردن لەگەڵ زاکرەی درێژ تاقن زاکرەی درێژ هەموو ئەو شتانی تیا خزن ئەبێت کە بە تا عمر بیرە ناچێت وەکو نای باوک وەکو نای دایک وەکو سەرۆدی فاتحە هەتا نای بیرە ناچێتوانی هەر زانیاریەکە لە زاکری کورت تا خزن ئەبێ بۆی بچێت لە زاکری درێژەوە پێویستی بەوەیە 7 جار بیڵیتەوە بەڵام ئێمە لێ 6 خۆ ناکرێت دەستی 7 جار بیڵینەوە ئیشیشمان بۆ منهەجە نییە بەو شێوەیە تا عمرمان بیرمان نەچێت 7 جار بیڵینەوە تەنها ترکیزمان لەسەر ئەوەیە زانیاری لە زاکری کورتان نەمێنێت لە کاتی ساعیە ئیتر لەم بینە ئەوەسیێتەوە قەیناکە نەچێت لە زاکری درێژۆ کێشە نییە ئەلمۆم زاکری کورت خاڵی بێ زاکری کورد ئەبێ هیچی تیا نەمێنێت چونکە زاکری کورد لە ڕۆژێکە 8 ساعت سعید کرد زاکری کورد هیلاک ئەبێ ناتوانێت زیاتر لەبەرکە ئەو کەسە یەکەم تەرکیزی نامێنێت لە دوای 8 ساعتەوە دووهەم تااقەتی سعی نامێنێت و سێهەم بێزار ئەبێ لە خۆی هەر هەفتەیە بڕەکات ئیتر دوایەوە هەر سێنێ سەیرەکەی تووشی خەفەت دیژە بێ حەزەکە دەرەجەیەکی بەرز بێنەوە ناتوانێت سەیکا و توانە و تااقەتی نیە و دەسەکاتە ئیحمالی بۆچی لەبەری ئەو زانیارانی کە لە زاکری کورد تا خەزنی کردووە نەقلی نەکردەوە بە زاکری درێژ نەگەر نەقلی نەکردووە ئەلمۆم لە زاکری درێژ لە کورد تا هێشتێتوانێت ئەبێ نەقلی کا بە زاکری درێژ ئەبێ لە کورد تا نەیهێڵێتوانێت ئەی چی بکەین بۆی لە زاکری کورد تا نەمێنێتوانێت نەچێت لە درێژەوە قەیناک ئەلمۆم لە کورد تا نەمێنێ بۆی ڕۆژانە تەرکیزمان هەبێ ئێمە جەدوەلێک دانین بۆ ئەوە بەڕاستی ئەم جەدوەلە زۆر گرنگە یعنی ئیش لەسەر ئەوە کە زانیاری زاکری کورد تا نەمێنێەوە بۆ معلوماتیشتان هەشتێکە لەبەری ئەکەی ئەچێت لە زاکری کورد و یەکەم جار و هەشتێکیش هەر جارانێک لەبەر بکەی بچێت لە زاکری کوردەوە لەسەر حسابی شەوق و توانای ئینسانەکەیە هەر زانیارێک لە زاکری کورتە خەزنی بکەی ئینسانەکە هیلاکە کات مێشک زۆر هیلاکە بێ لاشە هیلاکە بێ زوو خەوەدێ زوو توانەت نامێنێ زوو تااقەت نامێنێ ئەمە سروشتی زاکری کورد وایە بەڵامەکو نەقڵکردنی زاکیرا زانیاری لە زاکری کورتەوە بۆ درێژ کە ئەمە پێڵەن مراجعەکردنەوە ئینسانەکە بەعکسەوە
مرتاحك خيشي أزرينه وأكر بش خير مرتاح به وهني لعيني دروني لإنسانك سابقوتك تو زۆر خۆشە تو دوای شەو پێش خەوتن کە ئاخری جارێەوە لەژێ جێگا بیری پێناسەیەک تێکرد کە ئێڵەی سێرەگەی نوێی لەبەرە ئەمە لە داخاخەوەکەش لێکا بە قوزەڵ قوتنا لە بخۆی بێ ساحەتیش هەتا هەڵنەسی مەزەمەکە نەکەیتەوە سەیز پێناسەکە نەکەیتەوانی مرتاح نابی ئەمە کات لە خۆتەکردی بشخەی هەر مرتاح نابی ئستفادە لە خەوەکەش ناکەی بەیانی هەڵەسی خاڵی ئەمجا کابۆ هەیە بە تااقەتی ناڕەحەتی نامرتاحی ئەمانە زەرەر لە شێوازی مەسەلە ئەم زرارانە ئەم لە کێشانە کە تووشی تەلەبابێ پەیوەندی بەوە هەیە کە زانێرەکی لە زاکری کورد تاشتەوە زاکری کورد لە خۆی هەڵناگرێت زووش بی دەچێتەوانەوە ئەگەر تیاشیا بێت نەقلی نەکا بۆ درێژ یا دەرینەکە ئەچێتە دەرەوە بۆ ئەچێتە دەرەوە هەر بیری بیەچێتەوانەوە لە عینی کاتی شاهی لاک شێکاو نایڵە زانەری تازە خەزم بێت و بێتاقەتی شێکە شێوازی سەریکردن ئەبێت چۆن بێ بۆ نمونە ئێمە گریمان ئەگەر باسی علمیەکان بکەین دەرسەکانیان ئەمانەیە ئەمە یەکەم ئەحیا کوردی ئەم جاهێتە سەر کیمیا ئەم جاهێتە سەر عەرەبی بیرکاری تان بێنزبێت بیرکاریەوە ئەو شتانی کە ڕەبتیان بە فکرەوە هەیە نە لە زاکری کورد تا خەزنە بێ نە لە زاکری درێژ شتێکمانە پێڵێن شوێنێکی ترە لێ مەشکا پێڵێن thinking center یعنی سنتەری بیرکردنەوە ئەم سنتەری بیرکردنەوەی جیایە نە زاکری کورتە نە زاکری درێژە و پەیوەندی بەم دوانەوە هیچیان نییە و سوودیشی هەیە ئەمە لە کاتی خۆیان ئینشەڵا باسەکەین بۆچی باشە دوای ئەوە ئینگلیزی دێت ئەمجا فیزیا هەموو حساباتەکان ینی بەشێکی فیزیا پەیوەندی بە thinking centerەوە هەیە بەشێکی کیمیا کە حساباتە پەیوەندی بە thinking centerەوە هەیە بەشێکی قەواعیدی ئینگلیزی پەیوەندی بە thinking centerەوە هەیە ڕێزمانی کوردی قەواعیدی عەرەبی ئەمانە پەیوەندیان بە thinking centerەوە هەیە بەشی خۆیان زیاتر حساباتەکان فیزیایەکانانێ تۆ زاکری کورتا خەزن دابێت ئەم شتێکە پێڵێن تێگەشتن یعنی تۆ هەر شتێک پەیوەندی بە تێگەشتنەوە هەبێ لەبەرکردن نییە لەبەرکردن زاکری کورت و درێژە باش شێوازی سایکردنەکە بێت چۆن بێ عەزیزەکەم بۆ ئەوەی بتوانیت تەرکیزت هەبێت تا ئاخیر و توانایەکی باشیشت هەبێ و تا بێ حەز لە سایکردن کە وەگلۆی بێزار بیت لێ و ڕابکەی عەزیزەکەم تۆ گریمان لە ڕۆژێکی 11 ساعت سایکی مەرج نییە شەرت نییە 11 ساعت سایکی تۆ 12 سایکی 14 سایکی ئەوە گەرەی نییە 8 ساعت سایکی بەپی جسم و توانە و تاقی خۆت بەڵام کۆ هەوڵ بە 11 ساعت کەمتر نەوێ 11 ساعتی تر ئەوە آخر حدی کەمیەتی مەگەرێکی زۆر زیرەک بە 8 ساعت و 9 ساعت سای بکەن ئەویان جایە باش طبعا ئێمە لە ماوەی 50 ڕۆژ سایکردنا ئەبێ یەکەم ڕۆژ کە دەستمان کرد بە سای آخر ڕۆژش ئەنی توانە و تاقەمان هەبێ ئەویش بەم شێوازە ئەبێ بەڕاستی ئەمە شێوازێکی زۆر زانستی و زۆر کاریگەر لەسەر خوێندکار و بەدڵنیایی و تەلەبە ئەتوانێت 95 زیاتر بێن ئەگەر لەسەر شێوازە بڕوات چونکە هەموو منهەجەکە بە جوانی لەبەر ئەکات طبعا ئێمە ئەم 11 ساعتی کە داماننا بۆ سایکردن ئەکەین بە سێ کاتەوە کاتی یەکەم 8 ساعت ئەمە سایکردنی ڕۆژەکەیە بە ڕۆژ و شەوەکەیوانێ ئەمێ تۆ 3 ساعت ئەم 3 ساعتە ئەکەین بە دوو بەشەوە ساعت و نیوی یەکەم لەگەڵ ساعت و نیوی دووهەم یعنی تۆ کە 8 ساعت سایکردنت تەواو کرد ئەو 3 ساعتی ئاخیری ئەکرێ بە دوو بەشەوە ساعتی نیوی یەکەم ساعت و نیوی دووهەم ئەم 8 ساعتە کە تەواو ئەەکەی هەیە بۆ نمونە عەسر تاویەکە چکە بۆ بانی زوو دەستی پێ کرد و 4-5 بیانی هەیە 12 شەو ئەم 8 ساعتە تەواوکە کەواتە ئەم 2 ساعتی ئەم 3 ساعتی کەمەوە ساعتی نیوی یەکەم ساعت و نیوی دووهەم 12 بۆ 3 شەوەکە هەیە 9 شەو ئەم 8 ساعتە تاوکە کەواتە لە 9 تا 12 شەو ئەمە ساعت و نیوی یەکەم ساعت و نیوی دووهەم بەپێی تایمی کەسەکەی هەیە تا بانگی عیشاتە نوێژی خەوتنان تەواوی ئەکات طبعا وا باشتر وایە کە تۆ 8 ساعتەکە و تەواو کرد سعی ڕۆژانە تاوەکو ساعت و نیوی یەکەم ماوەی ساعتێک لەم بینە ئیسراحەت هەبێ ئەمجا دەستکەی بە ساعت و نیوی یەکەم و باس یەکەین ساعت و نیوی یەکەم چی تیا بکەین و ساعت و نیوی دووەم چی تیا بکەین ساعت و نیوی شێوازی سایکردنی ڕۆژانەش دەبێت چۆن بێ طبعا باسی یەکەین گریمان دەرسێکی وەکو ئەحیا ئەمە گریمان باسی ئەحیاکەین هەیە 10 ڕۆژی بۆدانێ هەیە 12 ڕۆژێ 8 ڕۆژ گریمان ئێمە 10 ڕۆژی بۆدانین ئەمە ڕۆژی یەکەم ئەمە دووهەم ئەمە سێم ئەمە چوارەم ئەمە پێنجەم ئەمە شەشەم ئەمە حەوتم ئەمە هەشتم ئەمە نۆیەم با نۆ بێ گریمان بەسە باش طبعا کە 8 ساعتی سعی ڕۆژانە تەواو کرد ئەمە ڕۆژی یەکەمە 8 ساعتی بە تەرکیزێکی زۆرەوە بە تەرکیزەوە سعیەکەی تا ئێوارە تەوە مێشکی لاکە بێ 8 ساعتیش مێشکی زاکیرە خەز ناکات کە بە تەرکیزەوە سعیەکەی لە بەریەکەی هەمووی ئەچێتە زاکیرەی کورتەوە بۆ ڕۆژی دووەم ئەم زانیاریانی کە لە ڕۆژی یەکەمان لەبەرت کردو لە زاکیرەی کورتایە ڕۆژی دووهەم توانایەکی کەمترت هەیە بۆ سعیکردن لەبەر ئەوەی زاکیرەی کورت پڕ بووە بە زانیاری زاکیرەی یەکەم کە پڕ ئەبێ زاکیرەی بۆ ڕۆژی دووهەم بۆ شێوەیە ئیش ناکات توانێت نابێت تەرکیزکەی خەیاڵت ئەڕواداڵە ئەدباتەوە جارێوە یەک چارەک لەسەر منزەمە دانیشی سعی ناکەی
هموش أقررت بأوي كذاكري كرت هلاكا زانياري تيايا أبي أو زانياري لذاكري كرت دركين وناشتواني بدلنايو بخين ذاكري دريجو لبروي حفتا جاروتنوي أبي أما المهم لذاكري كرت دريكين تيا نمينة تواني بأوي روج دوم تركيز من هبه ساعات نوي يكم كدواي هش ساعات سعي كرنا كديت تو تشيتياكي مراجعي روجي يكم همي أكيد أنا أما روجي كما خصومة أنا بازني أكواني بيك ساعات ونيو مراجعي أو هش ساعات به همي بكيتو أمانته ساعات ونيو يدوم هيك تيانا خير ما أوفي أكيد أو شوي إسراحتك أتواني زوتر بخير أتواني إسراحتك هتشيك كي بك باش روجي دوم كدز أكيد بسعي كردن بتركيز ودس بيكي وتركيزي شد أبي أبو لبر أوي كهش ساعات يكم الطباب كردو لسعي روجي يكم تو دوای او دوباره کرده توانی همی و تو توانی زانیاری لذاکری کرتا نامینه که دوباره اکی توانی ولو به یک جار همی لذاکری کرتا در نچه بلام اوندی لیدر چیه فراغی تاب مینه توانی با روشی دوم به ترکیز و سعی کی روشی دوم به ترکیز و سعی کرد طبعا هر ساعت که طواو کرد و کوباس ما کرد کاتیبونی او هر ساعت لوچه عصر طواوی کی یک شو طواوی کی یک دانزه شو هر ساعت که طواو که ساعت نیو یکم ساعت نیو دومی دانزه شو دست بیه که هی لنوی شو دست بیه ایت بپی توانی طاقی و کسر كساعتوني يكم الدسي بيكرد روجي دوهم هميتها مراجعة كيتواني بو ساعتوني بو اوي او زانيراني كدوم روج لبرد كدو بتركيزي كوالا زاكري كرتا بجواني خزن وتي انا من بروات برو زانيري دريج بروات يشكي خوي بغري برو زانيري دريج بو اي بروجي سيم كدس كد بسعي زانيري كرت خالي بدو بتواني بجواني سعيب كيدو تركيزي كي باش هبه واي ساعتوني دوم شيلكي ساعتوني دوهم روجي يكميتها مراجعة كيتواني كواتا روجي يكم كهش ساعت سعيد كردوه ولا همان كاتيشا يك ساعتونيو دوباره كردوه توا اسال روجي دو هما لساعتونيو دو هما مراجعي روجي پیش خويا كيت كواتا ساعتونيو دو همي هم روجا كان مراجعي پیش خويتيا كيتوني يك دانا ساعتونيو لروجي يكما لساعتونيو يكم مراجعي روجي يكم تكردوه ساعات يكم استا بو روجي دو هم لساعتونيو دو هما مراجعي روجي يكم اكيتوني روج يكمت مراجعة كردواني شرط نية ساعات ونيوشي بيبتشه يعني لو تشبون منها نيو ساعتي بيبتشه 3 دقة أي ساعتك يتري شيريكي ساعتك يتري أتواني بقري تواني هر أوي روجي دوم كردو أوي تمراجعة أتواني ساعتك أوف بيت يعني أو ساعتي ساعتي تاكا روجي سيم يشد بيه بأوفي تنامينه روجي سيم أو روجه بتركيزك باش وسعيكي لبروي زانيايد لذاكري كرتاني يشتو بمراجعة كردوي ساعتي نيو يكم ساعتي نيو دوم بجاني سعي أكيد بتركيزك باش وخيالش النار وتواناش بهز أبيت روجي السيهم بساعات نيو كما مراجعة كيتواني ساعات نيو دوهم بيقومان روجي دوهم مراجعة كيتواني كواتا لروجي سيهم روجي دوهم مراجعة كيتواني روجي چوارم روجي سيهم مراجعة كيتواني روجي پنجم روجي چوارم مراجعة كيتواني اما بوچي اما تنها بو زانيري كان ذاكري كرتانه مينه وجوانج لبري اكي وزوج مرتاعبي طبعا تو روجي دوما كدانشي ساعات نيو كم سعيد كردوم مراجعي روجي دوما تاكدو روجي سيما ساعات نيو كم ينايته شكو ساعات نيو كم روجي سيما ساعات نيو دوم يايته ولو تشي بس دقه طوابي كي تو جوان لبرت كردو بتركيزو ساعات نيو كج مراجعه كردو توا اسا لروجي سيما هم جاري كم مراجعه كي توا نيو ساعتي بس اي تو ساعات نيو كايني وكيتري ساعات كيتري ساعات كيتري اتواني جاري كيتر روجي يكم مراجعة كيتوان يعني روجي يكم ساعات نيو يك مراجعة كردوته ولا يكم جارة ساعات نيو دو همي روجي دوم مش مراجعة كردوته يعني روجي دوم روجي سيهم كعي كساعات نيو دو همي هي أو روجي دومي تام مراجعة كيتو روجي دومي شي تام مراجعة كردوته كاتيشد ما جاري شيتر روجي يكم شي تام مراجعة كيتو كاتا ما هل يستوى روجي يكم روج جاري مراجعة كردوته يعني دو هم روج لساعتني دوما مراجعة كردوتونه سيم روج لساعتني دوما دو كروج دوما طاو كردوا همديز كاتد ما روج يكميج مراجعة كيتواني كاتسيا جرب روج يكم بكري بيقوم لذاكري كرتنا مين خاليه بيتوني برو ذاكري درج اروا جان جونج لبرتبي او كاتل دوي دروج برسالك اكيد بناسيه كبيره كيتواني بيش دروج لبرت زور مرتاحي ونفسيا هرموني ادرينالين زياكا مراجعه كردنا هذا يعني رجل ذاكري كرتو بذاكري درج نقليكي هرموني ادرينالين زياكا اما هرموني ادرينالين بربساله لتوانا وطاقه انسانك هزو توانا انسانك زياكا هم بو تركيز هم بو سعي كدن هم حزكي شي زياكا خليك زياكا ودلي شي خوشكا نفسيا مرتاح به وخويج الاستفاده لخويجك شو كبو
پێناسی پێش 4 ڕۆژی لەبەرە پێناسی 2 ڕۆژ پێشی لەبەرە طبعا مرتاح بێ لێرە ئێمە چی بکەین طبعا ئەمێنێتە سەر ڕۆژی چوارەم لە ساعتونی یەکەمە کە 8 ساعت سعیکردن ڕۆژی چوارەم لە ساعتونی یەکەمە مراجعەکەیتەوە لە ساعتونی دووهەمە ڕۆژی سێم مراجعەکەیتوانێ لەوە چێ بە ساعتی تەواوی کەیت خۆی لە ڕۆژەکەی خۆیان ڕۆژی سێم کە 8 ساعت سعی کردووە ساعتونی یەکەمە ڕۆژی سێم مراجعە کردوێتەوە ئێستا لە ڕۆژی چوارەمە لە ساعتونی دووەمە مراجعەکەیتەوە بە دڵنیاییەوە کاتی کەمترە ساعتونیەکی ناوێت لەوە چه ساعتێکی بێ نوێ ساعتەکەی تری ئەتوانی ڕۆژی دووەم بێنیتەوە ئێرە ئەگەر ڕۆژی دووەم جوان لەبەر ئەتوانی ڕۆژی یەکەم بێنیتە ئێرە جاریەوە ڕۆژی دووەم 10 دقەی پێچێ 20 دقەی تر تەمێنێ ڕۆژی یەکەم ئەتوانی بێنیتە ئێرەش بە 10 دقە تەواو بکەی خۆ تۆ تا مراجعە زیاترکەی سرێعتر و خێراتر مراجعەکەی توانی ئەمە استفادەیەکی زۆری یعنی تۆ لە ماوەی 10 ڕۆژە ئەتوانی هەموو ئەحیا تەواو بکەیت زۆر بە جوانی هەر لە ناو خۆیان لە مای 10 ڕۆژەکە 10 جار بێڵیتوانێت تامان ئەم 8 ساعتە ثابت نییە 8 ساعت بێت تۆ توانی 10 ساعت سعی بکەیت ئەم 3 ساعتە لەگەڵ ئەم 3 ساعتەیە کە بەم نیزامە ئەبێتە 13 ساعت تۆ توانی 14 ساعت سعی بکەیت 11 دانی بۆ سعی 3 ساعتی ئاخری دانیت بەم نیزامە سعیتی ئاخری يعني من 8 داناوە چکە زاکری ئینسان 8 ساعت زۆر بەباشی وەرەگرێت لە دوای 8 ساعتەوە تەرکیزەکەی کەمە بێتوانێت بۆیە ساعتەکانی ئاخری بۆ مراجعە دابنێ و هەموو ئەو زانیاریانی کە بە کەلۆریای برتانە چێتەوە بۆ هی ترسەوانێ پەیوەندی بەو زانیاریانەوە هەیە زیاتر ئەو زانیاریانن کە دوای ساعتی 8 لەبەریەکەیت ساعتی 9 و 2 11 چکە لە دوای 8 ساعت زاکرە هیلاکە بێت چێک لەبەرەکەی بیرتەچێتەوە زۆر بە ئاسانی و بێوی هەستی پێ بکەیت و لە بە کەلۆریش ضربەیەکت لێدا بۆ 8 ساعت سعینەکی باشە بەڵام احتیاطی سعی بکەیت 10 ساعت و 11 ساعت بەڵام جان بۆ لەبەر ناکە ئەگەر پابند بی بەم نیزامەوە ساعتی یەکەم ساعتی دوم مراجعەی زوو بکەیتوانێ قەیناکە ئاساییە 10 ساعت سعیکی لە ڕۆژەکە 11 ساعتی سعیکی 12 سعیکی باش بەڵام 12 ساعت سعیکی ئەو کاتە بێ 3 ساعتە هەبێ بۆ ئەم نیزامە 1.5 بە 1.5 کاتە 15 ساعت سعی باشترین حل ئەوەیە حدی ئەوسەط 8 ساعت ئەگەر هەر زۆر کرد 10 ساعت سعی بکە و 3 ساعتیش مراجعە ئەمە 13 ساعتەکە 13 ساعت زۆر باشە باش ڕۆژی پێنجەم مراجعەی ڕۆژی پێنجەم خۆی تیاکەیت و دوای ئەوەی کە 8 ساعت 10 ساعت هەچەنێک بۆ سعی تاوا کرد لە ساعتونی یەکەمە ڕۆژی پێنجەم مراجعەکەیتوانێت لە ساعتونی دووەمە ڕۆژی چوارەم مراجعەکەیتوانێت وەلەوە چه کات هەبێ بۆ سێمیش يعني لو چه کات هەبێ بۆ دووەم و یەکەمیش بەڵام ئەوە جوان لەبەرتە تااقەتت نییە مراجعەی ئەگەر ئیسراحە دەکەیت تیایی ئۆفیەکەی ئەو کاتی کەمەوە بەڵام هەچەند مراجعەی ئەوانی پێش خۆیکەی زۆر باشترە توانای و تاقەشی زۆر زیاکە و هۆرمۆنی ئەدرینالین کە بەرپرسیارە لە هۆرمۆنی ترس بەرپرسیارە لە چالاکی بۆی ئەم نیزامەوە زیاکە کە زایکە چالاکیت زۆر باشە بێ وەلا بە کەلۆریە ترست زیاکە ترس هەر عایدی هۆرمۆنی ئەدرینالینە هەر زانیارێک لە زاکری کورت تا بێ بۆی ئەدرینالین و لیبیرتەچێتەوە بۆیە هەوڵ بە لە زاکری کورت تا نەمێنێت چێتە زاکری درێژەوە بەرەو زاکری درێژ بڕوا و هەر زانیارێک لە زاکری درێژا بێ بۆ هەی ترسەوە بیرتەکەوێتەوە بەعکسەوەیە یعنی تا مراجعەکەیتەوە لە بەکەلۆریشە ترسێ بێ زانیارەکان باشتر بیرتەکەوێتوانێت چکە بۆ ئەدرینالین زانیاری ناو زاکری درێژ بیرێنێتوانێت زانیاری ناو زاکری کورت بیرە باتوانێت بەرحاڵ المهم ئەوەی دووەمیان کە زانیاری ناو زاکری درێژ بیرەخاتوانێت ئەوە علمیان بەحسێکی تەواوی لەسەر نییە لە ڕاستیە بەڵام گومانی تیانە کە زانیاری ناو زاکرەی کورت کە بەنێوە ناچڵ لەبەرت کردووە بیر ئەباتەوە لە کاتی ترسا لە بەکەلۆریە بیرتەچێتوانێت و زۆربەیشی پەیوەندی بۆیە کە مراجعە کەمەکرێتەوە و پەیوەندی بە ساعتەکانی دوای ساعت هەشتەوە هەیە جوان لەبەر ناکری بیرتەچێتوانێت باش ڕۆژی شەشەم مراجعەی ڕۆژی پێنجەمەکەیت چوارەمیشی لەگەڵ مراجعەکەیتەوە لە ساعتونی دووەمە باش ئەمە گریمان ئەحیا بۆ شێوەیە هەتا دە ڕۆژەکەتەوە بۆ ڕۆژی دەیەم طبعا ساعتونی یەکەمی ڕۆژی دەیەم خۆی مراجعەکەیتەوە ساعتونی دووەمی ڕۆژی نوێ مراجعەکەیتەوە لۆ چفرەی هەشتەمیش کەیت لۆ چفرەی حوتەمیش کەیت جاری وایە تۆ بە 10 ساعت ئەو مەفهومە تاو ناکەی کە تۆ ئەتەوێت 8 ساعت داناوە بەسەی بیکە بە 9 ساعت بەڵام ئەم 3 ساعتە کەم مەکەرەوە تکایە بە ئەمە هەرسیان بێت يعني شرط نيتو روجان 8 ساعت سعيك روجوا 9 سعيك روجوا 10 سعيك روجوا 8 سعيك ثابتي مكة او منهجي كدادنا طوابي كلو رجع وبساعتوني يكم دوهم ثابت كما هم ساعتوني يكم بو مراجعه او رجع ساعتوني دوم بو مراجعه رجكاني پیش خوي باش اما بعد لا باسي كي بيتكاري كان لا بيتكاري بيندي بذاكري كورت درجوني اتدنا شنو كوبيرنا ثينكينج سنتر واما ايش من بيتكاري تشيلره بيتكاري ثينك كاتدنا ثينكينج سنتر كابتشدنا اما بجيمان اما بيتكاري اما بون روج داتنا 10 ساعت سايكيت ام روج يكم دوم سيام چوارم پنجم ششم شش روج بكاي دانا ايت بارزيت ليخو ساعتوني يكم ساعتوني دوم اما لبلوي بيوندي بثينكينج سنتر هي
تێگەشتنە ناچێت زاکری کورتەوە ناچێت زاکری درێژەوە ئەی ساعتونی یەکەم دوم چی لێ بکەینەوە خۆ مراجعه ئەو ڕۆژە لە ساعتونی یەکەم بکەین ئاسایی ئەتوانی ڕۆژ یەکەم لە ساعتونی یەکەم ڕۆژ یەکەم تیام ڕاجعکەی توانێت سوودێکی هەیە بۆ تینکینگ سنتەر بۆ سنتری بیرکردنەوە بەڵام ساعتونی دووهەم دەرسەکانی پێشخۆی تیام ڕاجعکردوانێ ڕۆژی دووهەم ئەتیاریە ساعتونی یەکەم مراجعەی هی ئەو ڕۆژە بکەی کە سەوی تاکردو بیتکاری بەڵام ساعتونی دووەم مراجعەی ڕۆژی یەکەمی تیامەکەرەوە ڕۆژی یەکەمی بیرکاری مێنەرە ڕۆژی دووەمانە مەیهێنەر ساعتونی دووهەمی ڕۆژی دووهەمەوە مەیهێنەرە ئێرەوە مراجعەی ئەحیای تیا بکەوانە دەرسێکی تر لەبەرەوە بیرکاری بخەرە لای بخەرە دوای ئەو دەرسی کە زۆر قورسە لەسەرت کە زۆر گرانە لەسەرت کە بۆ دەبەر بکرێ زۆر ناڕەحەتی پێی بۆچی بۆ ئەوەی لە ساعتونیوی ڕۆژەکانە تۆ 6 دانە 1 ساعتونیویت هەیە 6 دانت هەیە بۆ شێوەیە ئەتوانی ئەم ساعتونیوانەی ڕۆژانی بیرکاری ئەو دەرسەی پێش خۆی کەدات ناوە 8 دەرسێکە بەنسبەت جەماعەتی بۆنە ئەدەبیەوە ئەتوان ئابووری تیام ڕاجعکەنەوە ئەتوان جوگرافی تیام ڕاجعکەنەوە ئەتوان مێژووی تیام ڕاجعکەنەوە بەنسبەت علمیەکانەوە ئەتوان ئەدەبی کوردی شعرەکانی عەرەبی ئەدەبی عەرەبی ئەتوانێ نایچێ شەرحیاتی ئەحیای تیا مراجعەکاتوانێ طبعا احياء ولو اخذت اخر رجانيه باش تروايه اخر رج بيج امتحان درجه وداني كافيه تو يكم درس نابي بكي والله ما بس او درساني كشرح انت تبون من كرديه فيزياء ام درسانه بحال ادبيه كان ذات الشرحيات هي اشتا ادبيه كان اتواني لم ساعتوني دوامي بالكاريه داني يعني بيويز ناكا روجي دوامي بالكاريه ساعتوني سيهمي روجي سيما ساعتونی دومی ڕۆژی سێمە ڕاجعکەیتوانێ بگرە بەعکس ئەمە دانی بۆ ئابووری داینێ بۆ دەرسێکە خۆ حەزێتی داینێ بۆ مێژوو وە لە هەمان کاتیشا جەماعەتی ئەتوانی شعری ئەدەبی عەرەبی و کوردی وانی تیام ڕاجعکەیتوانێ 6 دانە ڕۆژت هەیە ساعتونی دووهەمی بیرکاری ئەتوانی استیغلالیکی بۆ ئەو دەرسی پێش خۆی کەدات ناوە زۆر قورسە و تۆ زەعیفی تایە بەم شێوەیە ئەمانە زۆر ئاساسیاتن ئەم شێوازی لەبەرکردنە معلومات دەزاکری کورتانایە لە ئیخال زاکری درێژەوە هۆرمۆنی ئەدەزانی زیاکە تاقەیەکە بۆ سعیکردن زۆر باش ئەبێت و تاقی سعیکردن کە زۆر باش بوو زاکری کورت تەخاڵی بێت ترکیزی بەهێزە بێ و زاکری کورت ئامادەیە بۆی زانیاری زیاتر وەربکرێت ئەمانە ئاساسیاتن بۆ هەموو تەلبێ کە بێوێت لە 6 دەرەجە بێنێت و زۆر مرتاح بێ ئەتوانێت یەکەم دەرس کە دەستی پێکرد بە سعیکردن ئیتر جغرافیا بوو مێژوو و هەر دەرسیا بوو کە بەم نیزامە ڕۆیشت زۆر بەجوانی ئەتوانێت لەبەری کات دوای مانجێکی تر پرسەر لە خۆی کا بیرێمێنێتوانێت بیریشی ناچێتوانێ و مرتاحیش ئەبێ و قەلەقی ئەو دەرسانە نابێت کە کردوونی بیریشی چێتوانێت و بە زانایەکی تریشان عەرز بکەم بۆ منە دەرس ئەدەبیەکان زۆربەی کەس ئەڵێ بۆ منە سعی کوردیەکات کوردی ئەڵێ من لە پێش ڕێزمانەکەی یەکەم ڕێزمان ئەمجا دوای ئەوە من ئەچم نایچێ ئەدەبەکە یەکەم ئەدەبی کوردیەکەم عەرەبی وای لێکاڵێ بۆ گوایە بە حساب ئەدەبەکە دووەم جارێک کە نزیکترە لە ئیمتیحانەوە دەنگتە بیرمەچێتوانێ ئەوە غەڵەتە عەزیزم بیخە لە پێش ڕێزمانەکە لە ڕێزمانەکەیە بۆ منە لە ڕێزمانەکە بۆ منە 3 ڕۆژت بۆ دانا بۆ ڕێزمان سەعاتونی دووهەم ئەتوانی دابنی بۆ ئەدەبی کە لە ڕۆژانی پێشووترا لەبەرت کردەوە یعنی ئەو شتانی کە قورسە قابلی بیچونت هەیە یەکەم جار ئەوە لەبەرکەم مەڵێ دوورە لە ئیمتیحانەوە چکە تۆ مراجعەیەکەیتەوە لە ڕۆژانی ڕێزمانە و لە ڕۆژانی قەواعیدا و لە ڕۆژانی ترا يعني تو ئەوانی کە قورسە لە ئەوڵە لەبەریکە بۆی مراجعەی کەیتوانێ ساعتونی دووەمت هەیە ئەتوانی مراجعەی هەموو ئەدەبی کوردی تیا بکەی لە ڕێزمانی کوردی 6 ڕۆژ بۆ کوردی دانێ 1 2 3 4 5 6 سێ ڕۆژ یەکەمی ئەدەبەکەیت سێ ڕۆژی دووهەمی ڕێزمان ئەکەیت ساعتونی دووهەم ئەمە ساعتونی دووهەمە هیچ پێویست بەوە ناکات دانیشیت لە ڕۆژی چوارەمە لە ڕۆژی پێنجەمە بۆ نمونە ڕێزمانی ڕۆژی چوارەم ڕاجعکەیتەوە هیچ پێویست ناکات لە ڕۆژی